دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە و شەقام و کوچە و کۆڵانەکانی هەولێر بە چۆڵی دەمینرێن لەگەڵ ئەوەی قەدەغەی هاتچۆڕانە گێڕاوە، بەڵام جەژنی ئەمساڵ ساردتر لە جەژنەکانی پێشوو دێتە بەرچاو. هاوڵاتیان پێیان وایە دەویسترێت مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا و ناسەقامگیری دۆخی سیاسی و دارایی هەرێم بکرێتە هۆکارێک بۆ خاوکردنەوەی گەرم و گوڕی جەژن. دووپاتیشی دەکەنەوە دەکرێت بە خۆپارێزیەوە ئەم مەڕاسیم و دروشمە بڵندانەی جەژن بە زیندوی بهێڵدرێنەوە و ڕێ لە پوکانەوەیان لە داهاتوودا بگیرێت. بەداخەوە دەبینم ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پار و پێرار زۆر فەرقی هەیە، زۆر سارد و سڕ و زۆر کمجم و جۆڵی تێدا ناو خەڵکی. بەداخەوە خەڵکە ئەوە ترسایە بە نوعی لە کۆرۆنا مەرج نییە جێژنانەکردن لەگەڵ خزم و کەس و دۆست و برادر ئیلا بە دۆقە و مازماچانەوی با جێژنانە بکرێ با سەردان بکرێ، بەڵام خۆپارێزی زەرورە و پێویستە لەنەوە هەمومان. جا پێویستە هەمومان جەژنانە پیرۆزانە لە یەکدی بکەین و جەژنە پیرۆزانە لە هەموو خەڵکی کوردستان دەکەم و لە هەموو خزم و دۆست و برادران پێویستە خۆمان پارێزین و نزیش یەکتری نەکەون لە پاراستنی خۆمان و خزم و کەس و دۆست و هاوڕێیەکانمان. بەنسبەت خۆم یعنی بەڕاستی جەژن شاعیرەکە لە شاعیرەکانی خوا نەکنەمان سارد و سوڕی تێدا نیە، چونچی هەممان هەر وەکو ساڵانی پێشوو وەرم گرتیە. بەس ئەو ساڵ مەسەن دەبین کۆرۆنا هەیە لە گۆڕە، مەسەن دەبی ئینسان دەبی خۆی بپارێزیتن و هۆشاری ڕێنمانەکانی مەسەن سەحی بکاتن، خۆی بپارێزیتن. بەزەمە نابیتن خۆمان دابڕێن لەو دابوونەریەتەی ئێستەکە. مەسەن دەبین ئەمە چەندین ساڵە مەسەن دەبین بە گەرم و گوڕی هاتینە پێش و وەزوەوانە بەسەرکردنەوە سلەی ڕەحم بەجێن هەر کەسەکی پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم سلەی ڕەحم بەجێ بگەینێ تەمەنی درێژ دەبی خوا بەرەکەت فەقیر نابیتن. مامۆستایەکی ئاینی پێی وایە کار بە بەرنامە بۆ ئەوە کراوە دروشمە ئیسلامیەکان لە پاڵ بیانووی جۆرا و جۆردا لە بەرچاوی خەڵک کاڵ بکرێتەوە. دەشڵێت بابەتی ڤایرۆسی کۆڕۆنا لە قەبارەی خۆی گەورەتر کراوە و خەریکە دەبێتە یەکێک لەو بیانوانە. قورآن وای فەرمووە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێ دروشمەکانی خوا جل جلاله بە بەرز ڕابگرێ ئەوە یعنی لە تەخوای دڵ و لە خوا ترسانە و نزیکبوونەوە لە خوای پەروەردگار. جا ئەمە یەکەمەوەی کە کاری بۆ کراوە ئەم دروشمان دینیانە ئەم دروشمە ئیسلامیانە لە پێش چاوی خەڵکی بایەخی پێنەدرێ و کاریشی بۆ بکرێکەوە خەڵک لەبەر چاوی بکەوە. ئەو یەکەم. بەڵام لە عینی کاتدا نابێت مسلمان ئەو شتەی بەڕاستی لەبەر چاو بکەوە. دووەم ئەم نەخۆشی کە جەنابەت باس کرد کە کۆرۆنا دیارە نەخۆشیەکە هەیە پێویستە خەڵک خۆی پارێزە، بەڵام حەزمی زۆر گەورە کراوە. ینی بەو شێوە نیە ئێستا لە هەموو عالم لە هەموو شوێنەکان تەبیعی بۆتەوە بەڕاستی، بەڵام یعنی لە قەزەی جێژن زیاتر تەرکیز و بەیاننامە و بەڕسمیات و کە جێژن نەکرێ و خەڵک نوێژی جێژنە لە مزگەوت نەکاوت جومعانەکە ئەوە خۆی بە خۆی کاریگەری لەسەر دەروون و نەفسێتی خەڵکی کرد. خەڵچکەوەی کە مامۆستایانی ئاینی کە قودووە و پێشەنگی خەڵچین ئەوان بەڕاستی کەم تەرخەمن سارد بوونەتەوە لە باتەوەی کە ئێمە خەڵکی هان بدەین، خەڵکی والێ بکەین، تەرغیبی بکەین، بهێنین بۆ ئەم دروشمانە کە ئێمە وەکو مسلمان دۆزی ژنمان هەیە. پێغەمبەری خوا فەرمی خۆسم ئێمە ئەهلی ئیسلام ئەو جێژنمانە. جا دوای پێغەمبەری خوازم فەرمی ئەو جێژنانە جوان بکەن بڕازێننەوە، بەڵام جەژنی ئێمە شەر بە عیبادەت و بە خواپەرستیە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوام دروشم و بۆنە ئاینیەکانیان بە بەرزی ڕاگرتووە و کردویانەتە بەشێک لە حاڵەتی کۆمەڵایەتی. ئەم ساڵیش لە پاڵمەترسی ڤایرۆسی کۆڕۆنادا هاوڵاتیان بە ڕەچاوکردنی ڕێکارە خۆپارێزیەکان بە ڕێگە و شێوازی جۆرا جۆر بەردەوامن لە برەودان بە کەش و هەوای گەرم و گوڕی جەژن. ئەوەش ئاماژە پێدەدەن جەژن و بۆنە ئیسلامیەکان بە دروشم و مەراسیم و مۆرکی تایبەت بە خۆیان دەناسرێنەوە. هەر بۆیە هاوڵاتیان بۆ تەکنیکی نوێ دەگەڕێن کە بەهۆیەوە ئەو دروشمانە بە بڵندی بهێڵنەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.